لە یادی 4 ساڵی کۆچی دوای هونەرمەند عەتا چاوشینە چی بۆکەنەوە؟ وڵی لە ڕاستی ئەمە وەکو وەفاداری ناوم نابوو یادکردنەوە وەفاداری ئێمە ناتوانین لە بیری بکەین ئەو هەرگیز زیادی ناکەین لەبەرەوەی ئەو خۆشەویستی هەمووان بووە ئەو هونەرمەندە خۆشەویستە بۆکە خۆشەویستی هەموو خەڵکی کوردستان بوو من ئەتوانەوە شایەتی بەم چووکە کەسێکی سەنگین کەسێکی ڕۆشنبیر ئاوازدانەر شاعیر هەزناسە کوڕێکی پەڕێز و خۆشەویستی ناو خەڵک بووە لەبەرێمە هەرگیز زیادی ناکەین ئێمە بۆمە بەسا ئێمە لێرە کۆبوونێتەوە ئەگەر چەند کەسێکی نخبەیەکی کەمیش بین ئەگەر چەند هاوڕێکی نزیکیشی بێمە لێرە ئەمانەیە چەند مۆمێکی بۆ داگرسین و یادی بکەینەوە و هەندێک لە ئەرشیفەکانی لێرە پێشکەش بکەین و یادێکی بکەینەوە بۆی لادی نەکەین هەرگیز جزا هیچ بەرهەمیش تۆمەکراوی هەیە کە تاسە بڵاو نەکرابێتەوە بە تەبابن کاری بۆ بکەن بێگومان بەرهەمی تری هەیە کە بڵاو نەکراوەتەوە لە ئەوەی کە من ئاگادارم ڕێبینی سنتەری ئارۆ دوو بەرهەمی لا وڵاو نەکە دانەیەکیان لە دوای کۆچی دوایی ئەو بە تەواومان کرد و کلیپمان بۆ کرد بە بەشداری کوڕەکەی دەوری ئەوێ بینی وەکو کاراکتەر و ئێمە شیتیابین لە کلیپەکە ئێشتا بەرهەمی تریشی ماوە تەواو نەبووە بە هیوان لە داهاتوە بتوانین ئەوەشی بە تەواو بکەین کەی بۆی تەواو ئەکەن کەی جۆمە لە بەرهەمێکی نوێ نەبیستراوی ئەبێ وڵی لە ڕاستیە بەهۆی ئەومە قەیرانەوە کە خۆتان نەزانن ئەوەی تریشیان بە هزار فەلاکەت کە توانیمان بۆی تەواو بکەین سوپاسی پەرەز دوکتۆر تا ڕەسوڵەکەین کە پشتیوان بوو سپۆنسەری و بەرهەمە بۆ هێن و بەهۆی ئەو هەموو هەڵوەرینی برادەرەکانمان ئێمە ڕۆژ بەڕۆژ بەڕاستی ئەم 4 ساڵە هەر لە عەتا چاوشینەوە کۆچی دوایی کرد خۆ ئەفریقا سابر کوردستانی و عەریف حەمەتاڵ و ئەحمەد دەروێش و ئالان ڕەشین بە دوای یەکە بەرزانی قالی خەڵوس دوێنێکە کۆچی دوای کرد دوو ڕۆژ پێش ئێستا بەڕاستی ئەمە ناوەرزی هەڵوەرینی هونەرمەندانی بەداخەوانی ئەبێ ئیشەڵا کاتێکە بێ ئەوش تەواو بکەین چی بوو هونەرمەندان بکرێت هونەرمەندان پێویستە لەو دۆخەیە بژین والله جاڵێ چیتر وڵاتەکە خۆی لە قەیرانەیە هونەرمەندانیش بەشێکن لەو قەیرانە گشتی کە هەیە بن پێمەیە بەس هونەرمەندێکە لەو قەیرانەیە بەداخەوە خۆی هونەرمەند لە هەموو ژیانە خۆشگوزەرانترین کەسە بەڵام لێرە لەبەروی مافی خاوەندارەتی پارێزاونیە مافی بەرهەمی هونەری پارێزاونیە هونەرمەندیش ئەبێ هەر بەو نەهامەتیە بژی تا سەرنێت کۆتا قسەم کۆتایە دەوەریت لەگەڵ هونەرمەند عەتا چاوشینە چی بووە وڵی کۆتایە دەوەری مەتوانم بڵێم ئەو تقریبا هەر حەزەکەم بۆ زانینی هەموو هاوڕێن ئەو بەس هات پێتە بازار سەری لە من ناوانی توان بڵم لە 6 ڕۆژەکە 5 ڕۆژی سەری لە من ناوە بە ڕۆژێکتریمان بینیوە و یادەوەریشی ئەو بکە یەک جارانە من جگەرم بەدەسەوە بوو بە ڕەحمەت بێ زۆر بەجگەرە ئەوە پێش تقریبا هەفتەیەک پێش کۆچی دوای بوو یەکسە لە دوورەوە یانی لەو بەریجادەکەوت ئەو جگەرەی فڕێنەی نایەم پێش جگەرەکەم فڕێ و لەبەر خۆشەویستی درود لە بۆ ڕۆحی پاکی هونەرمەندی گەورە هونەرمەند عەتا چاوشین یەکێک لە هونەرمەندە جوانانەی کە بەداخەوە کۆچی دوایی کرد و خزمەتێکی زۆری کرد و بەڵام بەداخەوە ئەوە یادەکەیەکەی بینین من لێرەوە زۆر بەڕاستی گلەی لە هونەرمەندانەکە لە تەواوی هونەرمەندان کە ئەبینین یادی کەڵە هونەرمەندێکی ئاوا کورد ئەبینین زۆر چۆڵە ئێمە خۆمان بەدەم خۆمانەوە نین و هەمیشەش گلەی لە شوێنەکانی کاکەین زۆر جانەبینین گلەی لە حکوومەتەکەین گلەی لە دام و دەستگاکانەکەین چوزانم لە لایەنی پەیوەندیدار بەڵام هونەرمەندان خۆیان بەتەنگ هونەرمەندەکانی خۆیانەوە نین ئێمە هەمیشە بەس گلەیمان هەیە و کردارمان نییە بەداخەوە ئەبوو ئێستا ئێرە پڕ وایە لە خەڵک ئەگەر هەر کەسی لێنە بە هەموو هونەرمەندان لێرە بوونایە بەڕاستی بەداخەوە